وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق بڕیاری دەستپێکردنەوەی دەوامی قوتابخانەکانی دەرکرد و لە ئەمڕۆوە خوێندن لە قوتابخانەکانی کەرکووک دەستی پێکردەوە. با پێی بڕیارەکە پۆلی یەکەم و دووەم و سێەم و شەشەمی سەرەتایی دەوام دەکەن و پۆلی چوارەم و پێنجی سەرەتایی بە ئۆنلاین دەخوێنن. قۆناغی ناوەندی و ئامادەی پۆلی 9 و 12 دەوام دەکەن و پۆلی 7 و 10 و 11 بە شێوەی ئۆنلاین دەخوێنن. ئەم بڕیارانە لەم کات و ساتەدا کە کۆرۆنا لە عێراق لە هەڵکشانە و ڕۆژانی هەینی و شەممە قەدەغەی هاتوچۆیە بە ئەزموونێکی شکست خواردوو دادەنرێت. مامۆستایان پیان وایە بڕیارەکان قوتابیان تووشی دڵڕاوکێ و تێکچوونی حاڵەتی دەرونی دەکات. ئێستاش کە بەم بڕیارە دەرگای قوتابخانە کراوەتەوە تەنها بۆ قۆناغی سەرەتایی بۆ 4 قۆناغی واتە لە 1 و 2 و 3 و 6 یعنی نازانم من تێ ناگەم بۆ یعنی قۆناغی 4 و 5 کۆرۆنەیان هەیە و ناتوانن دەوا بکەن یان هەر ئەوان کۆرۆناگرن. بەڕاستی بڕیارێکی هەڵەیە و من پێم وایە کردەوەی دەرگای قوتابخانەکان لە بەرژەوەندی قوتابیانە. کۆی بڕیارەکانی وەزارەتی پەروەردە لە عێراق شپرزەیی پێوە دیارە و ناوبەناو گۆڕانکاری بەسەردادێ. ئەم گۆڕانکاری و پەلە پرۆسیەیە وا دەکات لە مامۆستا و لە قوتابی کە بەڕاستی تووشی قەلەقی و تووشی ئیرباکێکی زۆر بوونە. ڕۆژێک دەڵێ بڕۆ بۆ ماڵەوە، ڕۆژێک دەڵێ بە ئۆنلاین، ڕۆژێک دەڵێ نیو بە نیو. ئەوەی ئێستاش بەڕاستی هەر بەشێکە لەو بڕیارانە پێم وایە دیراسی زۆر نەکراوە. هەرچەندە خوێندنی کوردی لە کەرکووک پابەندی بڕیارەکانی وەزارەتی پەروەردەی عێراقا، بەڵام بڕیاری دەستپێکردنی دەوامی قوتابخانەکان بەم جۆرە بە هەڵە دەزانن. بەڕاستی یعنی هیچ سەرکەوتو نییە لەبەرەوەی ئێمە پێشتریش کە دیسانەوە نیوەی بە ئۆنلاین و هەفتەی ڕۆژێک دەوام بوو لەو حاڵەتە هەموویمان بەیەکەوە دیراسە کرد 15 ڕۆژ خوێندین هەبوو کە تاقیکردنەوە ئەنجام درا هەندێک خوێندکار فریای تاقیکردنەوەش نەکەوت کە ئەنجامی بدەم. بەڵام ئەم تۆ ببوونی ئەم نەخۆشیەوە هەرچیەک تە دەخولەکەی هەر پرۆژێک تەبێت پێشنیارێک تەڵێ ئەڵێن ڤایرۆسەکە و تەشەنەی کردو و خەڵک ئەمرێ و دەبێت بە هەندی وەربگری. بەڵام لەگەڵ ئەوە شایە یعنی تۆ ئەگەر دوو پۆل دێتەوە با دوو پۆلەکەی کەش بێتەوە بەڵام بە ژمارەیەکی کەمتر تەواجودیان هەبێ بابەتی تەندروستێکە ڕەچاو بکرێ کە مامە و پێداویستەکان باشە دەوڵەت خۆی بۆچی جارێ بەخۆیان ناچێ پێداویستەکان بۆ خوێندکاران ئامادە بکات. تۆ کە مامەیەکی نییە دەستپاڵکەرەوەیەکی نییە یعنی خۆپارێزی چۆنی بکات. لە سەرەتای دەستپێکردنی خوێندنی ساڵی 2020 و 2021 یەک مانگ قوتابیان وانەیان خوێند و لە هەفتەیەکدا 1 ڕۆژ دەوام دەکرا. ئێستا بەپێی بڕیارە تازەکەی وەزارەتی پەروەردە لە هەفتەیەکدا 2 ڕۆژ دەوام دەکرێت تا ئەو کاتەی بڕیاری دەستپێکردنی کۆرسی دووەمی تاقیکردنەوەکان دەدرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.